بەناوی خوا و سڵاوتان لێبێت. من ئارام سعیدم لە هەفتە هەواڵی تەندروستیەوە لەگەڵتانم. گرنگترین هەواڵ و چالاکیە ناوخۆی و جیهانیەکانتان بۆ باز دەکەم. سەرەتا دەڕۆینە لای گرنگترینەکان. ئیدی سەری مرۆڤیش لە ڕێگەی نەشتەرگەریەوە دەگۆڕدرێت. دوای ئەنجامدانی سێ نەشتەرگەری و گەڕان و پرسیارکردن لە چەندین وڵاتی ئەوروپی، بەڵام لە تاوەری تەندروستی سمارت چارەسەر کرا. مایکرۆوەیڤ ئەو ئامێرەی تاوەری تەندروستی سمارت کە بە وزەی گەرمی گریەکانی مەمک و غودەی دەرەقی لەناو دەبات. دووبارە سڵاو، ڕەنگە لاتان سیر بێ کاتێک باسی گۆڕینی سەری مرۆڤەکەین، بەڵام پلان دانراوە بۆ ئەنجامدانی ئەم نەشتەرگەریە. لەلایەن دکتۆر سێرجیۆ کاناڤێرۆ کە پزیشکی نەشتەرگەری دەمارەکانە لە ئیتالیا لەگەڵ هاوکارەکەی دکتۆر شیاوپینگ رێن، پزیشکی نەشتەرگەری چینی، پلان و چوارچێوەی تیۆریان بۆ ئەنجامدانی یەکەم چاندنی سەری مرۆڤ خستۆتە ڕوو. کە پێشووتر دکتۆر شیاوپینگ چاندنی سەری لەسەر ئاژەڵان ئەنجام داوە، لەوانە مشک و مەیمون وەکو هەنگاوی ئامادەکاری. چەمکی چاندنی سەری مرۆڤ کە بە چاندنی تەواوی جەستەش ناو دەبرێت، یەکێکە لە هەوڵە نەشتەرگەریە مشتومڕاویەکان و گەورەترین هەوڵەکانی نەشتەرگەری لە مێژووی پزیشکیدا. بیرۆکەکە بریتیە لە چاندنی سەری تاکێک بۆ سەرجەستەی تاکێکی دیکە کە بە شێوەیەکی کاریگەر سیستەمی دەماری ناوەندی بەخشەر لەگەڵ جەستەی وەرگریەک تێکەڵەکات کە بەم ڕێکارانە ئەنجامەدرێت. بڕینێکی زۆر وردی بڕبڕی پشت بە بەکارهێنانی ئامڕازێکی تایبەتمەند کە پێوترێت نانۆبڵەیدی ئەڵماس ئەنجامەدرێت بۆ کەمکردنەوەی زیانەکان. دواتر بەسنەوەی بڕبڕی پشت کە بریتیە لە تێکەڵکردنی بڕبڕی جەستەی وەرگر لەگەڵ جەستەی بەخشەرە. دواتر خوێن بەرە سەرەکیەکانی خوێن و ماسوولکەکان و پێستیان بەیەکەوە دەبەستنەوە. پاشان نەخۆشەکە بۆ چەند هەفتەیەک دەخرێتە ناو بێهۆشیێکی پزیشکیەوە. دواتر چارەسەری فیزیایی و هاندانی کارەبایی بۆ ڕاهێنانی سیستەمی دەمار بۆ گونجاندن لەگەڵ جەستەی نوێ. بەڵام مەترسیەکان زۆرن. لەوانە ئەگەری ڕەتکردنەوەی جەستەکە، شکستێنان لە وەرگرتنەوەی کارکردنی جوڵە و هەستە وەرگرەکان و هەوکردن و زەبروزەنگی دەرونی. چارەخوازێک بەوەی کێشەی غودە و دوای سێ نەشتەرگەری و گەڕان و پرسیارکردن لە چەندین وڵات تاوەری تەندروستی سمارت هێڵبژار بۆ چارەسەر. 20 ساڵ پێش ئێستا پیاوێکی خەڵکی خواروی عێراق دوایەوەی بەوەی کێشەی غودەوە لە بەغداد نەشتەرگەری بۆ دەکرێت چارەسەر نابێ، تەنها بەشێک لە غودەکەی لابرێ، دیسان سەرەڵەداتەوە. ناچار ڕوو لە هیندستانەکە، بەڵام نەک چارەسەر نابێ خراپترە بێ، پاشان ڕوو لە ئەردەنیش دەکات. ئەم جارەیان تووشی شێرپەنجەش دەبێت، بە شێوەیەک کە ئەم شێرپەنجەیە خۆی گەیاندی بۆ ناو ئێسقانی کۆڵەکەی سنگیەوە و ئێسقانەکەی تێکدا بوو و بەشێک لە پەراسووی و ناوچەی لایملی گرتبووەوە. بە ئومێدی چارەسەر ڕوو لە ئیتالیاکە، پێڵێن چارەسەر ناکرێت. لە ئەڵمانیا و فەڕەنساش دوای پرسیارکردن بە بێئومێدی ئەگەڕێتەوە. هەتا هەواڵی باشترین پزیشکەکانی تاوەری تەندروستی سمارت دەزانێ و دێتە لای هەریەک لە پزیشکەکانی تاوەری تەندروستی سمارت، دکتۆر فەهمی حسێن کاکەمەد، پسپۆری سنگ و دڵ و بۆریەکانی خوێن، لەگەڵ پرۆفیسۆر دکتۆر عەبدولواحید محەممەد ساڵح، پرۆفیسۆر لە نەشتەرگەری گریەکانی سەر و مل و مەمک. دوای نەشتەرگەریەکی دەگمەن و کەمیۆنە بە فەزلی خوا چارەسەر کرا. مایکرۆوەیڤ ئەو ئامێرەی تاوەری تەندروستی سمارت کە بە وزەی گەرمی گریەکانی مەمک و غودەی دەرەقی لەناو دەبات. لە سەرانسەری جیهانە نزیکەی 1 لە 2 کەس گرەی مەمک و غودەی دەرەقی هەیە. ئەمە لە کاتێکدایە بەشێک لەم گریانە شێرپەنجەین. بەڵام تاوەری تەندروستی سمارت چارەسەرێکی نوێی هێناوە کە ئامێری مایکرۆوەیڤ ئەبڵێشنە. پشکنەرێکی تەنێک کە هاوشێوەی دەرزیە لە ژێر ڕێنمایی وێنەگرتن دەخرێتە ناو وەرەمەکە لە ڕێگەی ئەڵتراساوند و سیتی یان ئێماڕای کە بە شێوەیەک دیزاین کراوە چارەسەری گریەکانی مەمک و غودەی دەرەقی و گرێ دووبارەبووەکانی غودەی دەرەقی و غودەی کالسیۆم و وەرەمەکانی جگەر و گرێ شێرپەنجەییەکان کە لە ئەندامە جیاوازەکانی لەشەوە هاتوون بۆ جگەر بە وردبینیەکی ناوازە دەکات. بە کەمترین بڕین و کردنەوە ئەنجامەدرێت. ئەمەش کاتەکانی چاکبوونەوە و مەترسیەکان کەمەکاتەوە بە بەراورد بە نەشتەرگەری کراوە. وەرەمەکان دەکاتە ئامانج بەبێ ئەوەی زیان بە شانە تەندروستەکانی دەوروبەری بگەێنێت. ئەم ئامێرە بە گشتی لەم حاڵەتانەدا بەکاردێنرێت
کە نەشتەرگەری بژاردنیە یان لابردنی وەرەمەکە قورسە. هیوای تەندروستی و لەشساغیتان بۆ دەخوازین و خواتان لەگەڵ.